هونەرە جوانەکان بەشی شێوەکاری تەواو کردووە هەڵ ئەسێ بە نمایشێکی جوان لەسەر گۆڕی بێناونیشانەکان بە ناوی دولبەرە بێناونیشانەکان دیارە خۆی ئەمە لە ڕاستیا لە ناوجەرگەی شاری ژن ئازادی ژیان ئازادی ئاریان ڕەفیق شێوەکار وەکو ئەمڕۆ کە ڕۆژی بەرەنگاری تونتیژی ژنانە لە 24 نۆڤەمبەرە وەکو شێوەکاری ویستم نمایشێکی هونەری نمایشکەم لەناو گۆڕستانی بێناونیشانەکان هەرچەندە ئەم گۆڕستانی بێناونیشان لە هەموو شارەکانی کوردستان هەیە بەڵام لە سلێمانی و هەولێر زۆر بەزەقی دیارە گۆڕستانێکە کە پڕە لە لاشی ژن و کچی کوژرا لە ژێر ناوی شەرەف بێ لەژێر هەر نایەک بێ کە کوژراون کارەکەی من واقعینە بەزاڵویستم ڕەبتیکەمە بە واقع ئەوەی کە لە بری ئەو کچ و ژنانە کە کوژراون بێ مزمان سەرڕایی کە بە ناحەقیە کوژرێن ناوەکانی خۆشیان بێ بەشی کراون لە هەموو شتێکا بێبەری کراون ئەگەر کامیراکە دیمەنەکان بگازێتەوە ئەو گۆڕستانی کە لە تەنیشتی ئەم گۆڕستانەوەیە بەشەیەکی کاتی ئینسان کەسێکە مرێت بەشەیەکی شایستە بە خاکە سپێردرێ بەڵام ئەمان وەکو بینێن کە ببێ ناونیشان کە زۆر جیاوازیەکی ناحەقیە بینی وەکو ئینسانی وەکو زۆر بە بێزەیی بە بێ سۆزانە یعنی زۆر بە ناحەقی بە خاک سپێدراوەش لایانی شارەوانیەوە بە خاکە سپێردرێن چونکە لەلایەن خۆشەویستەکان کاتێک کوژرێن لە قەراغی شار لە شوێنە نادیارەکان فڕێدرێن شارەوانی دییان بە خاکیان سپێردێ دوای 3 مانگ لە تۆبی عەدلی کە دوای شۆردین لە کەلتوری ئیسلامی شەکەس ئامادەین ئەوان کەس بیان شوات هەر بە کوژراوی ئەنێژرێن بە هیچ شێوێک بە بێ ناونیشان بەڕاستی کارەساتە ینی ئیسا ئەو هەم گۆڕانی کەسی ژمارەش لەسەر نییە هەنێکی نەبێت چەند ژمارێکی لەسەرە زۆربەی بێ ناونیشانە ینی بەبێ ژمارەش لەسەر نییە هەیە ژمارەکە کاڵش بۆ تۆ بە زۆرێکە بینن هەمووی بێ ژمارەشە کەس نازانێت ژێر ئەم خاکەیە چییە کچە ناوی چییە بە خاک سپێدراوە وەکو هونەراتان گۆڕانکاریکە بەڵام متوانین لایەنە خراپەکان پیشاندا وەکو هۆشیارێ بۆ کۆمەڵگای کوردی بە تایبەتی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و کۆمەڵگای کوردی پاڵنەری سەرکی ژن کوشتن پاڵنەرێکی دینی و کللتوری لە پشتەوەیە و کۆمەڵگاش تاوانبارە زمانی خەڵک بەڕاستی تاوانباری سەرەکین دەستیان سوورە لە کوشتنی ژنان بەڕاستی چونکە کاتی ژنێک لە هەر بارێکا دەرەکەوێت ئازادانە بێین چۆن هەڵسکەوت بکە چی وەشیەکەونی گیانی بە قسەی ناشرین و لەکەدارکردنی و سمعەتی بەشێکی خراپ بەناو ناوەبەن زۆر جار خێزانەکان لە شێر فشاری لەژێ فشاری کۆمەڵگا و خەڵک ناچار بن مناڵ کچ و ژن و خێزانەکانی خۆیان بکوژن وەکو ئاکی بیستمان کە ماریە براکەی وتی من زۆرم خۆشەویست و زۆر بە هاوڕێژ بووین بەڵام ئەو نەخەڵ قسەیە کرد ناچار بووم خوشکەکی خۆی کوشت ئەوش بتە قوربانی کۆمەڵگا چونکە ئەوش بە شێوە پەروەردەکراوە کە ژن و کچ و دایکیش بە شەرفی خۆی بزانێ جەم پەیامەکەی من بۆەوە بوو
بۆ خێزانەکان بۆ باوکو برا و خاڵە مامەکان کە هیچ کات شەرەف لە ژن کوشتنان نییە. شەرەف ئەوە خاکی داگیرکراوی کوردستانە لە کۆبانی هەر چوار پارچەکی کوردستان عەفرینە کەرکووکە کە داگیرکرا ئەوە شەرەفە. هیچ کات ئێمەی ئێوە پەیامەکەم بۆ پیاوانێک ئێمە شەرەفی ئێوە نین و ژن ژیان ئەمەی شوێنن ژیان لەناو مەبەن. ویستمە ئەو کارێ نمایشە بکەم تەنەوەکو هوشیارێ بۆ کۆمەڵگای کوردی کە لە سەردەمێکا ژێن بەڕاستی بەداخەوە خۆشەویستی عیبە بەڵام ژن کوشتن شەرەفە. ناونیشان ئێمە لە 2 هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژیین ئەم گۆڕە لە ڕاستیە ئەو زامە بێهەتوانە زامە ساڕێژ نەبووە کە هەر تاکێکی کۆمەلگا ببینینی ئەم گۆڕستانە من خۆم یەکەم جار لە ڕاستە تووشی شۆک بووم کە بۆ یەکەم جار ریپۆرتاژم لەسەر ئەم گۆڕانە ئامادە کرد تووشی شۆک بووم کە لە ناوجێرگەی شاری ڕۆشنبیران و پایتەختی ڕۆشنبیریە گۆڕێکی بەم شێوەیە هەبێت کە بێناونیشان بن ینی لە بەرامبەر توندوتیژیان بەرامبەر کراوە لەژێر فشارە خۆیان کوشتو یاخود کوشتیانن و خێزانەکانیشیان ئامادە نەبوون شارەوانی ناشتونی و یەکی ڕەمزێکی لەسەرداناون کە ئەمە خۆی زامەکە زۆر قوڵە. هونەرمەندیش دیارە ئەمەی بۆیە هەڵبژاردووە لە ڕاستیە بۆچی سلێمانی هەڵبژاردووە من هەستەکەم لەبەرەوەی تۆزێ لە سلێمانیا ئازادیەکان ینی بەرتەسکە بەڵام بەو شێوەی هەولێر نییە هەستەکەم بەو شێوێ بێ ئەمە هەڵبژارنی شوێنەکەیە بەنسبەت 2 هەفتەی بەرامباربوونەوەی توندوتیژی هەموو ساڵێک ئەبینین چەند نێزامەکانمان قوڵتر ئەکا بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبینین لەم 2 هەفتەیە زۆرترین قوربانی ژنان ئەبنەوە دیسان زۆرترین کوشتنی ناهەموار تەنانەت یعنی دوێنێ تەرمێک دۆزراوەتەوە لە ڕانیە سووتێنراوە ناناسرێتەوانێ بەداخوان ینی تاکەی ئەم هەموو توندوتیژە بەرامبەر بە ژنان و کچانی ئەم هەرێمەی ئێمە بکرێ. دیارە خۆی لە هەموو وڵاتێکە زیادبوونی توندوتیژی پەروەردەی کۆمەلگایە ئەو سیستمەی ئەم وڵاتە بەڕێوە ئەبا ئەو بارە ئابووری خراپە ئەو عقلیەتە پیاو سالاریە کە باڵی کێشاوە بە سەر ئەم وڵاتەیە ئەمانە هەمووی هۆکارن یعنی بەڕاستێمانە هۆکاری زۆر زۆر و هۆکاری تریشمان هەیە کە بۆ بەهۆی ئەوەی ئەو هەموو توندوتیژە لە ناو ئەم هەرێمەی ئێمە هەبێ خۆ توندوتیژی ینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرە بەڵام هیچی بەو شێوەی هەرێمی کوردستان نییە بەداخوانێک کەواتە ئەمە هەموو کاتێ سیستم ئاوێنەی ژیانە ئەو سیستمەی ئێمە ئەو ژیانەکەیکەی بینین ژنان یعنی یەکەم شت کە پێویستە بیکەن خۆ ڕۆشنبیرکردنە خۆ هوشیارکردنەوەیە یعنی ئەگەر هاتو تۆ خۆت فریای خۆ نەکەوی لەو بڕوایم کەسێ نەبێت دەست باتی هەموو جارێ ئەڵێ یعنی ئازادی ئەبێ بیسەنی بە زۆر نادی ینی بە زۆر ئەبێ بیسەنی نادەنێ خۆ ئەمە چڵە گوڵێ نییە بە زۆر بێنە دەست پێشکەشیکەن تۆ بێ خۆ هەوڵی بۆ بێ هەوڵەکەش چێ بە خۆ ڕۆشنبیرکردن خۆ هوشیارکردن خۆ پەروەردەکردنە.